بەڵێ حکوومەت یاریمی کوردستان گرنگی بە بوتنیاتنانی ژێرخانی شارەکانی هەرێمی کوردستان داوە بە تایبەتی لە ڕێی ڕێگەوبانەکانەوە یاخود کەرتی ڕێگاوبانەکانەوە و خزمەتگوزاریەکان لەو کەرتە. دەمانێت گفتوگوی زیاتر بکەین و دۆسێ ئەمڕۆمان سەبارەت بە ڕێگاوبانەکان دەبێت وە نۆژەنکردنەوەیان و گەورەکردن و فراوانکردنی ڕێگاوبانەکان بە تایبەتی ڕێگاکانی دەرەوەی شارەکان لەگەڵ ئەندازیار ئومێد حەمەعەلی لە ڕانیەوە کە بەڕێوەبەری گشتی ئاوادانکردنەوەی ڕاپەڕینە گفتوگوی زیاترەکەم ئەوە هیوادارم کە گوێبیسی دەنگی من بێم کاتتان باش بەڕێز ئومێد با سەرەتا پرسیارەکان بەو شێوەیە بێت بۆچی گرنگە کە ڕێگاوبانەکانی دەرەوەی شارەکان گرنگی زیاتری پێ بدرێت؟ ئەم کاتتان باش سڵاو لە بینەرانی کوردستان 24 سپاسان دەکەم کە بەردەوام بە دوواداچوون دەکەن بۆ پرۆژەکانی ڕێگا و بۆ ئاوادانکردنەوەی ناوچەکە. دیارە ڕێگاکانی دەرەوەی شار گرنگێکی زۆری هەیە بە نسبەت ئێمەوە لەبەرەوەی هاتووی بینی قەزا و ناحیەکان و بینی پارێزگا و قەزاکان و کۆمەڵک شوێنی گەشتیاریشی بەسەرەوەیە. ئەمەش بەردەوام ئێمە لە هەوڵداین گرنگی زیاتری پێدەدەین و بۆی ڕێگاکان بە شێوەیەکی مۆدێرن و ڕێکپێک نۆژەن بکرێتەوە و ڕێگای تازە دروست بکرێت. باشە. ئەوەی کە با بڵین ئەکەوێتە سەر کەرتی گەشت و گوزاری و تەنانەت بۆ بازرگانیش تا چەندە گرنگیدان بە ڕێگاکانی دەرەوە بە تایبەتوانێت ئەو ڕێگانەی کە نزیکن لە خاڵە سنووریەکان ئەتوانێت ئەو دوو کەرتەی تریش لەگە خۆیان ببوژێنێتەوە؟ بە دڵنیاییەوە کەرتی گەشت و گوزار هەر کاتێک گە ڕێگایەکی پێویستی نەبێت سەرکەوتوو نابێ. ئێمەش ئەوەمان بە گرنگێکی زۆر گرتووە بۆ نمونە هەر لەم تازە بەردی بناغی پرۆژەی قەڵازێ داڕشمانەماندانا هەم لە ڕووی گەشتیاریەوە هەم لە ڕووی هاتچۆی مەرزەکەەوە گرنگێکی زۆری هەیە. یەکێک لە پرۆژەکانی ترمان کە لە ڕووی گەشتیاریەوە پەری بە ناوچەکەداوە پرۆژەی دروستکردنی پردی دەربەندی ڕانیەکە دەنگدانەوەیکی زۆری هەیە پرۆژەیەشی استراتیژی گەورەی خۆشبەختانە هەموو کارەکانی تەواو بۆ چاوەڕین بەو نزیکانە ڕێگاکە بکرێتەوە بە ڕووی هاوڵاتیاندا لە ڕووی گەشتیاریەوە زۆر گرنگ دێ بۆ ناوچەکە. باشە بەڕێز ئومێد من دەمەوێت بە جیاجیا سەرنج بخەینە سەر تەواوی کەرتەکان. دێمە سەر کەرتی کشت و کاڵی تا چەندە بوونی ڕێگاوبانێکی ستاندەرد و بوونی ڕێگاوبانێکی باش یارمەتی دەرەبێت بۆ کەرتی کشت و کاڵی بۆ گواستنەوەی بەرهەمە کشت و کاڵیەکان لە شارێکەوە بۆ شارێکی دیکە تەنانەت ڕەوانەکردنیان بۆ جەرەوەی هەرێمی کوردستانیش. دیارە خۆشبەختانە ناوچەکەی ئێمە بتوێنێت پشدەر لە سنووری دایر ڕاپەڕین بەشێکی زۆری کشتتوکاڵی تێدا دەکرێت. بوونی ڕێگای باش وای کردووە کە هاتچۆی جوتیاران ئاسان بێ هەم لە نێوانی شار و شارۆچکان هەم لە شارەکان بۆ پارێزگاکان هەم بۆ مەرزە سنووریەکان کە مەژوای کردووە کاراسانی بێ بۆ هاوڵاتان بتوانن جوتیاران باشتری شەکانیان بکەن و بە نرخێکی باشتر بەرهەمەکانیان ساغ بکرێتەوە لە چنوورەکار کاتێک ڕێگاکە ڕێگایکی خراپ بێ طبعاً لەسەر ئەمان نرخ زیاد دەبێت کۆمەڵک شت زیاد دەبێت کە ئاسانکاری نابێ و لەسەر هاوڵاتیانیش 2000 گرفت دروست دەبێ و نرخ بەرز دەبێتەوە. بەڵێ جگە لە دروستکردنی ڕێگا سەرەکیەکان لە دەرەوەی شارەکان بۆ خۆتان دەزانن کە زۆری ڕێگاوبانی نێوان شار و شارۆچکەکانیش نۆژەن کراونەتەوە لە لایەکی ترەوە سەر کەرتێکی دیکە بە گفتوگوی لەسەر بکەین ئەویش ئەو کەرتێک کە دەستی کاری ناوخۆی و کارکردنی کۆمپانیا ناوخۆیەکان چەندە ئەتوانێت لێرەدا ڕۆڵی خۆی ببینێت و چەند کاریگەری هەیە بوونی ئەو کۆمپانیانە لە کارەکانی ڕێگاوبانەکان ئەنجام بدرێت واتە دەستی کارەکان ناوخۆی بێت کۆمپانیەکانیش ناوخۆی بن لەم ڕۆژەوە چ کاریگەریەکی ئەبێت؟ بەڵێ خۆشبەختانە لە سنوورەکەی ئێمە زۆربەی کار و پرۆژەکانمان کۆمپانیای ناوخۆی دیکە کۆمپانیای باشیشمانەیە بۆ نمونە پرۆژەی دووسایدی دەربەند بانوەقە لەگەڵ پرۆژەی پردی دەربەند یەکێکە لەو پرۆژە گەورانەی کە کۆمەڵک تەکنیکی زۆر بەهێزی تێدا بەکاراتوە بگرە بڵێم لە سنووری عێراقی ژوێنەی نییە کۆمپانیای ناوخۆی کاری تێدا کردو بە کارگەری ناوخۆی ئیشیان کردو زۆر سەرکەوتوانش کارەکان بەڕێوە چووە دەبینی لە زۆر شوێنی تر کۆمپانیای بێگانە ئیش دەکات دیارە ئەمانیش تەکنیکی باشیان هەیە بەڵام ئێمە کە پەرە بە کۆمپانیەکانی خۆمان بدەین لە داهاتوودا سوودمەند دەبین کە دەتوانین ئاسانتر ئیشەکانمان بۆ بکەن نمونەی باشمان هەیە و زۆر سەرکەوتوش بوون لەو بوارەدا. زۆر باشە جەنابتان چەند جارێ باسی پرۆژەی پردی دەربەندی ڕانیەتان کرد کارەکانیشی تا کۆتایی هاتووە کەی ئیدی بە تەواوەتی هاوڵاتیان ئەتوانن سوود لەو ڕێگایە وەربگرن؟ دیارە پرۆژەی پردی دەربەندی ڕانیە سەرجەمکارەکانی تەواو بووە بەڵام ئێمە پلان و بەرنامەمان هەبوو لەگەڵ وەزارەت و سەرۆکایەتی حکوومەت و ئیدارەی ڕاپەڕین کە لەم هەفتەیە
کە ڕێگاکە بکەینەوە بەڵام بەداخەوە کەشوهاوا زۆر نالەبار بوو لەبەرەوەی پرۆژەکەش گرنگە ڕەنگە ئامادەبوونێکی بەرچاوی هەبێ لە ستافی سەرۆکایەتی حکوومەت و وەزارەت و ئیدارەی ڕاپەڕینجێگری سەرۆکی حکوومەت بۆیە ئومێد دەکەین لە هەفتەی داهاتوو بتوانین کەشوهەوا لەبار بێتەوە بتوانین ڕێگاکە بکەینەوە بەڕووی هاوڵاتیاندا. زۆر باشە بەڕێز ئومێد سەبارەت بە ڕێگاکان و کوالێتی ئەو کەرەستانەی کە بەکاردێت بۆ نۆژەنکردنەوە و دروستکردنی ڕێگاوبانەکان ئەمەوێت باسی ستاندەرەکەین بۆ بکەی لەسەر ستاندەردە جیهانیەکانە و کوالێتەکانی چۆنە چەندێک جارێ پێویست بە نۆژەنکردنەوە ئەکات زیاتر لەبارەوە زانیاریمان پێ بدەیت. بەڵێ دیارە ئێمە ڕێگاکان کە دروست دەکەین یاخود کە ئیشی بینایان ڕێگا دەکەین بە گوێرەی ستاندەری ئەمریکی مواسفاتی عێراقی کۆدی عێراقی ئێمە ئیش دەکەین هەمیشەش هەم لیژنەی سەرپەرشتیاری خۆمان هەیە هەم تاقیگەمان هەیە تاقیگە بەردەوام تێست بۆ مواد و شتەکان دەکا ئێمە بەردەوام ئەم نۆژەنکردنەوەیان یاخود ئەم ڕێگایانە لەژێر ستاندەری جیهانی و ستاندەری عێراقی ئێمە بە کوالیتیشی باش جێبەجێیان دەکەین کە ئەمە ژوای کردو پرۆژەکان زۆر بە باشی و سەرکەوتووی جێبەجێ بکرێ بە تایبەت ڕێگا قیرەکان ڕێگا استراتیجیەکان کە پێویستی بە ئیشرافێکی باش هەیە پێویستی بە ستاندەری باش هەیە بۆی بە جوانی جێبەجێ بکرێ بەڵام گرفتێشکە هەیە ڕاستەکەی لۆت قورسایی بارهەڵگرەکان ئەمەش کاریگەریەکی زۆری هەیە بەداخەوە وەک پێویست کۆنتترۆل ناکرێت جاران لە سەردەمی ڕژێمی پێشوو ئەوەندەی ژمارەیەکی زۆر کەمەوە ئێستا ڕۆژانە زۆرێک کەمەش کاریگەری زۆری لەسەر ڕێگاکان هەیە بەڵام ئێمە بە گوێرەی پێویستی خۆمان بە گوێرەی قەپانەکانی خۆمان توانی وانەوە گرفتەش کەم چارەسەر بکەین بەڵام لە هێندێک شوێن ڕەنگە و گرفتە هەر بەردەوامی هەبێ. زۆر باشە ئەو ڕێگانی کە بۆ نمونەوەکو ڕێگای دوهۆکە هەولێر و ڕووڤایە یاخود نێوان دوهۆک و زاخۆیە ئەمێ باسی ئەو ڕێگانە بکەم کە لە نێوان شارەکانە بۆ نمونە ئەگەر باسی سروشتی شاری دوهۆک بکەین ناتوانێت لە ڕووی پاناییەوە پانتایەکی زیاتر بدرێت بە دوهۆک چونکە زنجیرە چیا چوار دەوری داوە بەڵام لەبارەی ڕێگاوبانەوە بۆ ئەوەی کە کوالێتیکی باشتر یاخود دانانی بەرزە پرد دروستکردنی پرد و بۆی کەمترکردنی قەرەباڵخی بۆ ئەمانەت چیتان کردووە لە ڕووی ڕێگاوبانەوە ئەو شانانەی کە مەبەستمێ ئەو شارانی کە ڕێگای فراوان بن و زیاتریان نیە لە ناوەی شارەکان چیەکەن لە ناوەی شارەکان زۆر ڕەبتی بە ئێمەوە نییە وەزارەتی شارەوانی لێی بەرپرسە بەڵام ئێمە لە دەرەوە دەرخستەی پێویستمان بە هەموو ڕێگاکان کردووە دیزایانی پێویستمان کردووە مەسەڵەن ڕێگا سەرەکیەکان دیزایانی تاوامان بۆ کردووە بەڵام خۆت دەزانی ڕێگا سەرەکیەکان دوو سایدی ڕێگا سەرەکیەکان بودجەیەکی زۆری پێویستە ئێمە هەموو هەنگاوەکانمان بڕیوە چاوەڕێین بودجەکان دابین بکرێ بتوانین سەرکەوتوانە هەموو ئیشەکان دەست پێ بکەین ئینشاءڵڵا. بەڵێ سپاس دەکەین ئەندازیار ئومێد حەمەعەلی لە ڕانیەوە لەگەڵمان بوویت سپاس.